فەردە ئەمە موشەیە کە بەدەیان کوڕ و کچی ئەم وڵاتەی کردە قوربانی و چاکیەکەنەوە دوورینەوەی بۆکەن بە شێوازێ لە شێوازەکان زۆر بەحسێ لای عالم کە فلانە چوو پەردەی خۆی چاک کردەوە. پەردەی کچێنی زۆرێک دەڵێن ئەمە دەستە بۆ تێکدانی خێزانەکان و نەهێشتنی ئەخلاقی کۆمەلگای کوردەواری ئیسلامی. نابێ ئەمە ئیدانەی بکەین. الدەیان واحد، خوا دەیانە. یەکەم تەعاملی ئیسلام لەسەر زینا داپۆشینە سەترە شارنەوەیە. یعنی پەردەی کچێنی ببەستینەوە بە شەرەف و ناموسی ئەو کچە. ترسی لەمانی ئەم پەردەیە زیاترە لە کارەساتەکانی ناکازاکی و هیرۆشیما و پیتاندنی وزە ناوڕۆکیەکەی وڵاتانی زل. ئەگەر دایکەکان ئەمانە باسکەن باوکەکان باسیکەن ئەمە ڕۆشنبیریەک لەلایەنێت و نەکو قومبەلێک بتەقێتەوە. دای من دەترسێ وازانی دەکوژرێ وازانی شتە چی لێ دێ. ئەمە هیچی لێ ناکەین. ئەو مەسئولە لە جەسەدی خۆی ئەو بڕیار لەسەر خۆی دەداتن. چاکردنەوەی پەردەی کچێنی فڕ و فێڵە، یعنی فێڵکردنە هەر کەسێک لەگەڵ خۆی دایک. یعنی ئەمان هەموو شتێک نەخرێتە قالبی معتەقەداتی دینی. ئەی ئینسانیەتمان لەکوێیە؟ ڕیپۆرتاژ بەم زوانە.